لە خۆپشاندانەکانی شاری سلێمانیدا لە پاڵ ئاڵای کوردستان جامانە یەشێکی دیکێ لەوەی کە گەنجان و سەرجەمچین و توێژەکان بەکاری دێنن. بناتومەتە یەشێک لەو دوکانانی کە تایبەتە بە فرۆشتنی جامانە کە چەندی مۆدێلی جیاوازیان هەیە لێرە کە ئەنواع جۆریتیە. منەچمە لای کاگاوات کە خۆی ساڵانێکە لەو بوارەیە کارەکە کاگاوات فەرمیتە ئێرە سڵاو لێ بێ. ئەمانە کامیان جامانی کوردیە کامیان جامانی عەرەبیە. بەخێبن سەر چاوم پێشەکی دەستخۆشیتان لە یەکەم عەزیێتان کێشە. جامانە بەعام هەمی لە ئەساس ئەگەم باسی گەڕانەوەی جامانەکەین بۆ سەرەتایی جامانە خۆی عەرەبیە بەگشتی. بەڵام لە هەفتاکان و لە شۆڕشی ئەیلولی لە واتاوەکو شۆڕشی نوێی گەلەکەمان بابڕین گۆڕانکاری بەسەرا هاتۆ لە شێوازی زۆر سپیەوە کە ئەمەیان ئەچێتە قاڵبی ئەمان جامانەی فەڵەستینی پێڵن. ئەمە فەڵەستینی بەڵێ عەرەفاتی پێڵم بەس من معامەلەی ناکەمەوە هەر نمونە دانێکمان هەڵواسیوە لە باز زۆرتی کوردەوارێکە ئاکەی کوردەوارێک بەڵێ ئەمانە کوردەواری بەڵێ ئەمانە هەمی کوردەوارین بە پێی چین و توێژەکان بەکارێنانی ئەگۆڕدرێ بۆ نمونە گەنجانمان زیاتر حەزی بە ڕەنگی سپی واشتە تۆزێ ڕەنگی سپی بێ بە تەمەنەکانیشمان حەزیانە ڕەنگی ڕەشەکەیەتی ینی بە تەمەنەوەی ڕەش بێ بەڵێ حەزەکە زیاتر ڕەش بێت لەگەڵ تەمەنی خۆیان گۆڕانکاری بەسەرای ئەی بوونە بۆ ڕێنگەکان فەرقەکەت خۆسی دەسەرە بوونە پیاوانی بە تەمەن ڕەنگ ئەبەنیا تەنها ئەم ڕەش و بەڵێ لە گۆڕانکاری نەخشەکانە گۆڕانکاری لە تەبیعەتەکانیش ئەگۆڕدێ ئێستا بۆ نمونامەی بەری ملی خۆت ئەمە پێڵین شێوازی هەڵبەستراو ئێمە دووسێ شێوازی هەڵبەستنمانێ شێوازی هەڵبەستراوی مەنتیقەی هەولێرمانێ و مەنتیقەی سلێمانیشمانێ ئەمە شێوازی هەڵبەستنی مەنتیقەی هەولێرە بەڵێ ئەمانەشمانێ ئەمەش ئەم شێوازە بین ئەمە هەمی ئیشی دەستە ئەم قەراغی تێگە ئەمە هەم شێوازی سلەیمانیمان ئەم شێوازی هەولێریمانەیە لە پاژەوە شێوازێکی ترمانەیە کە پێڵین قەیتان ئەمەش قەیتانی تر بە پێی جۆرەکانی هەمی ئەگۆڕدرێ ئەمە پیا بەڵام بۆ نمونە ناوچەکانمان فەرقی زۆرە ئێستا ئەم بابەتانە زیاتر لە مەنتیقەی هەولێر بەکارێن لە مەنتیقەی خۆمان سلەیمانی بەعام کەمترە بەڵام ئەمەی ملی خۆ لێرە زۆر بەکارێنرێ لە مەنتیقەی هەولێریشمان هەر زۆر بەکارێن لە شێوازی سپیەکەی شەرعین مەسەلێ ئەی ئەم ڕێگانی دواوە ئەمانە تەنها بۆ سەر شانن یا بۆ سەریشان بە گەنج بەکارێنێ هەم بۆ شان هەم بۆ سەریش بەڵام وەکو بڵێ ئەگەر بە تەمەنێکمان هەبێ ئێستا حەزی بەمە ناکات چونکە ئەم تەرتیباتەی پێوە زۆر قەدیمەکانی شارمان سلێمانی بەکارێنە مەنتیقەی هەولێریشمان زیاتر حەزی بەم شێوازەیە بۆ نەخشە بەڵێ گەنجانیشمان لێرە زیاتر حەزی بەم شێوازە کاڵانەیە زیاتر لەم بەرەوە ئەمانە پێڵین بابەتی یەشماخن بەڵێ یەشماغ ئەمیشە گەنج حەزی لەکە ئەوە شەرڤانانە ئەوەی گەریلا ئەوە شەرڤانانەوە شەرڤان بەکارێنێ ئەگەر بینی بێتی لە کەناڵی ترە هەم کوڕانمان هەم کچانی ڕۆژاوا لێرەش ێستا خەڵک زۆر تاریبێتی ئەمە شەر بابەتی گەریلا بابلێن هەمی لە لێک تیما بابلێن جێگەی بێتەوە لە هەمان کاتە ئەم شێوازەی پیشمانە ئەمە زۆر باوە ئەمەش بەڵێ ئەمە شەر گەریلا ئەوش گەریلا بەڵێ ئەمە سێ شێوازیە گەورەی هەیە ئەمە بچووکەکێتی ئەوە یەکەم جاریش دەستمانیا لەوێ ئەوە شەر گەریلا ساتەیە کە خۆپشاندان بەڵێ چێ زۆرتریە بۆ کڕینی جامانە وەڵا بە گەنج و پیرۆ تێکەوت بە گەنج و پیرۆ بەڕاستی ئەمەش وەکو بەرگریکردنیە لە ڕۆژاوا لە برایانمان لەوێ تەوانەمە جێگای شانازیە جێگای فەخر و شانازیە شتەکە دەبێ بە گوناح لە سەرمانی شەڵاو قسەیە ئیتر بە حکمیەوە بەڕاستی تەڵەبێکی زۆری لەسەر ئێستا گەنج زیاتری کڕێت ئێستا گەنج ئێستا ئەوانەی لە دوای ئەو گەلە کۆمەکەی کە لە ڕۆژاوای کوردستان دروست بوو بەڕاستی گەنجانمان زۆر خوی یاوەتێ ئەویش هەواڵێکی خۆش و مژدەبەخش مانەوەی بیرینەتەوە هاتیمانێشتە سپاس بەخوا ماوە گرانترین جامانە نرخی چۆنە هەتا نزیکەی 100,000 دیناری شەڕێت 100,000 دینار ئەمە لە سلێمانی بەڵێ ئەوەی کە تا ئێستا فرۆشتی بێتە گرانترین چەند بووە وەکو شەخصی خۆمە تا نزیکەی 70,000 فرۆشت بوو